پرسیاری زۆر زەحمەتم دانەیە ئەوەی زانی 25,000 بازاری دەکە لە ئاری گەیمینگ. ئوستاس بەخێر بێ سەلامەتی چەند پرسیارێکمانەیە دێڵە زەکەریا لە پاش ژمارە نوۆی چ دێ با 25,000 بازاری بکە لە ئاری گەیمینگ. ئوستاس دێرە بە زۆرە تخوا سوالێکی زەحمەتمان هەیە ناوی میوەکمان پێ برێ ڕەنجی سۆربی 25,000 بازاری بکە لە ئاری گەیمینگ. وەرێرە پرسیارەشکە ئەگە دووی کۆی سێ بکەی دەبتە چەند 25,000 بازاری بکە لە ئاری گەیمینگ. وەرە پرسیارەشکە ئوستاس پرسیارێکمانەیە دەبێ خاوەن خەڵات دەستی ئینسانی چەند پەنجەیە فەرموو 25,000 بازاری بکە لە ئاری گەیمینگ. وەرە ڕا پرسیارشکەمانمە ئوستاس بەخێر بێ ئاسمان چ ڕەنگە ڕەشە وەڵڵاهی نەزانی داوای لێبوردن دەکەین. ئوستاس ئاسمان چ ڕەنگە 25,000 بازاری بکە لە ئاری گەیمینگ. پرسی دەرێت لە ڕووی زانستیوە بۆ شاگەن خەزە لە ڕاستیدا ڕەشە کاکە ئەو 25,000 بازاری بکە وەڵڵاهی نازانم لۆ ڕەشارێ بەخێر بێن لەوە ئاری گەیمینگ.